جەماعەت چۆن سەرمایەکی خۆش وڵای ئەوسا مەزمن واڵێ هەرچی بینی ئەلەم وەزە هەیە وەڵا زۆر سوودفەیەکی جوان ئەم دارە بەزە خوا و ئەخەوێ تەنەکە خۆڵەکەی ناوتە لای خۆی تێگی ئەم ڕۆژی سەیرە گوزەرێ براکەم خەڵک سێری ئاسمانەکە سێری هەوری جوانەکە سێری سوزانم ژینگەیشی خۆش ئیتر سێرکڵەکانی ژینگە بەس لە کوردستانە زۆرە زەلیاوەکەی لە پڕ شتێکە ڕۆ ئیتر لای تۆ تەبیعیە تۆ زانی خەڵک هەیە ئەلەرمی ئاگرکوژێنەوەی ماڵەکەی هەڵبێ ناوچێکەوێ چێتە ژێر زەمینەوە وابزانبەریان کەوتووی ئەمە شتێکی ئاسایی نییە تۆ کەسێکی ئاسایی نیت ئەم شتە نابێ ئاسایی بێ ئەی چی لێ بکەین ئەڵێم هەستا بە قورعانی عەزیم ئێستاە سێکە هەموو عالەم وەزع شەڕە تۆ وازانی بەس لە کوردستان ژیان ناخۆشە وازانی بەس لە جزام ئەتوانی یەک شوێنم بۆ دۆزیتەوە بڵێ من بچمە ئەو شوێنە ژیانم خۆشترینە بێ ئەو شتە ماوە نەماوە نییە چێ مەسئولە ئەوەی کە ئەزانێ چێ ئەزانێ دوو کەسی وەک تۆ ئەزانن کە ژیانیان لەم ئەوەنە قورساییان دیوە ساڕووقە بینن هینە تعلیقی لێن هەتیوە زۆر هەزلیە ئەوە شتێکە قەومێکە بۆ دۆزەرە توانێەوە بکە غێری کورد هەیە شتیوە ئەمە ئازایەتیەکە ئەمە ژیانەکەیە کە تۆی فێر کردووە ئاخە کوڕی نازانم چی کەی هەڵەسی کەی تێگەی کە تۆ ئەبێت تۆ تەجروبەکەت هەیە تۆ ئەزانی غەڵەت چییە و ڕاست چییە بۆ لەبەری من و تۆ بە شەق بینی ومانە ئەیتری زڕوفە پێشمەرگایەتیە نەبوونی وڵاتە ئەمانەمان دیوە ئێستا زانیت لە چ وەزعەکەیە ژیان ئەڵێ مەگەر هیچ شوێنێکی سەر زەوی نادۆزیتەوە کە ژیاندای خۆش بێ ئەوە تۆیت ئەزانی چیەکەی چونکە تۆ وازانیت ئەوروپیەک یا ئەمریکیەک یا وڵاتێکی جێژیر خەڵکەکەی بەقەر تۆ توانێ قوڵ بێتەوە ناتوانێ برا ئەوان پێویستیان نەبووە منطقی بن بۆی بژین منطقی بن بۆی تۆزە پارە و تۆزێشتی زیاتر پیاکەن ئەژینە وەکو من و تۆ نەبووین ئێمە کارەبای 24 ساعتیمانە هێستا کاکە 12 ساعتێ 10 ساعتێ کاسیش پانێک ناکە ئەسڵەن ئەوەنە جێوی لێ بینم کە کارەبانیە خەڵک ئەوەنە دەمەکەیە لە ناو ئەموزەیە ئەژی هەستی بێکارەبایی زۆر زەرورە ئێمە توانین فێری عالەمیکەین ئەڵێم ئێستا وا مەزانە ئەم قسانە قسەی زلن ئەم قسانە بۆ تۆیە لە بروی کە ئۆمایگات چەند سەیرە تۆ نازانی مامۆستایەک لە ناو مەکتەبێکا فەرقی لەگەڵ تەلەبەیەکا چییە فەرقیان چییە گریمان ئەگەر هەردووچیان بە قەریەک زانیاریی بزانن فەرقیان چییە بە قەریەکێ زانن تەمەنەکە بە ئاخر باجنێو نێم ئەی تەمەنەکە چی مامۆستایەک بۆ پێوترێ مامۆستا و ئەگەر تەلەبەکە غەڵەتی کرد عاجز نابێلی ئەمەڵی غەڵەتی کرد مناڵە ئەم مناڵ و مامۆستایە یەک سیناریۆیە لە ژیانی واقعیشە هەر یەک شتە یەک شت تۆ ئێستا حالیان مامۆستایی بەچی بە تەجروبە کابرای ئەوروپی مامۆسایە بەچی بە تەجروبە لە چییە لە پرۆگرامینە کابرای هەر کەسە لە خۆیە مهمترینە بەس ئێمە ئێستا زەڕوترینین بۆ ئێستای مرۆڤایەتی ئێستا پێویستەکە خەڵک فێر بێتەوە چۆن بژی چۆن لە خێزان تێبگە چۆن خۆیان خۆش بێ چۆن بێوڵاتی بکەن بە قدوەیەک بۆیان بڵێن کاکە ئەمە ئەزای چی وڵاتمان نەبووە ئەو شەڕی جارانیش ناکەین چکە بەجددی پێتەڵێم ئەوە 30 ساڵیکە لەوە شێتر عرز نەمێنێ بە کەوچی ژیان بێ ئیتر پێڵەی بەفرەبارێ 10 مەتر بەفر 20 مەتر بەفر یا پێڵەی وشکە ئاویتیانە ژیان وای لە تۆ بەدەستمانەوە ئێڵم تۆی کورد ئازارەکەت بە فعلی دیوە برای بەڕێزم ئێمە شەڕی براکوژیمان دیوە تکات لە یەکەم هەرچی ناخۆشەکانی دیتە شانی پیاکە ئێمە هەڵەبجە شەهیدمان لێ بەسەر هات شانی پیاکە وامانزانی خەڵک لێمان تێناگا بۆیە ناویچێ بۆیە شتەکان بەدینایەنین بۆیە هەموو جارێک باسێکەکەینەوە 38 ساڵە ئێمەوە زامانە ئێڵم هەر تۆیت ئەبێ بزانی کە ئەو نەیدیوە کابرای بەرامبەرێ و ئازاری نەدیوە حتا بەیان ئەدەی چی چیە غەزەبە لە تەلیفی ڤیددیۆ و کتێب و ئەم شتانە بیهێنە
ناتوانێ تێگەێنێت نەیدیوە ئیتر کەی هەڵەسی کەی هەڵەسی تو خواستە بە شەرەف و خەریکە تێگەچم بەدەستانەوە لە عیلەوە بیگرێت تا هەموو بەزمەکان ئەڵێ ئەمە فرسەتەکەیە ئەو توانای پێویستی شتە بەس خۆناساندنتە یەکترگرتنە یەکترگرتن لە دژی خەڵک نا ئەمجارە یەکترگرتن لە دژی ئەو وزە ناشرینانەی کە هەر تاچێکمان هەمانە وازانی نیتە بە قورعانی عەزیم بە کێشەکان تا بڕۆ من بە تێستەکان ناباسیەکەم بە کێشەکان تا بڕۆ قەت باسی خۆ ناکەی ئەڵێ وەڵا فڵان کە زوای کرد بۆی وام کرد ئەی خۆ بۆ لە پێشایش ناکەی ئێڵم ئەمە گلەی نییە ئەمە فرسەتە ئەمە کەسێک کە مێشکی فێر بووە 24 سعات لە شوێنێک دەوام کە خۆی بەڕەسمی هەر لە تایەفە و با بڵێ نەها ستیبڵەتیکی زۆری ئەوروپی هەیە ئەم کەسە مەجای نییە بەستۆیەکی کورت بەعاشە هەیە نیتە ئەمڕۆ لە دایری جوازات بووم لە ئەچتە مەسعدەکەەوە یەک نامان هەڵواسیوە یەک نوعجەوە ئەگرن لە هەمان کاتی شار ڕێزەکە شەپشانیان نووسیانە 3 مانگە مەعاشم وەرنەگرتووە من بە خۆبەخش ئیشەکەم لێرە یعنی کاکە ڕاستەکە من وەکو مرۆڤێک هاتووم هەستەکەم کەرامەتێک هەیە پێم ناشکێنرێ لەبەرەوەیەم پارە نییە ئەمە لە وڵاتێکە کە بەس پارەی یونت بووە ئەم کەسە ناتوانە بیرکاتەوە ناتوانێم خەیاڵی بۆ بێ ئێستا چێ مامۆسایە تۆ یا ئەوەی کە بە حساب پاوەری هەیە ژیان گۆڕا برای بەڕێزم ژیان لە سەردەمی بوو بۆ سەردەمەی کە چێ باشترینی خۆیە بە AI چێ باشترین کەسە ئەوەی کە زۆرترین تەجروبەی هەیە بە تایبەت ناخۆش چێ قەرارەیە ئەمیشە بکە ئەبێ کەسی بەرامبەر بێ بڵێ ئافرین یا بێ خۆ بڵێ کاکە گیان وەڵاهی من عادی بە خۆ من هیچ شتێک ناخۆشترینم بینیوە خۆک و زامەژە توان بڵم هەڵا هەر ئەم ڕۆژم کێڵە باری نامرم ئەمڕۆ چیم پێکرێ خێڕێکتانێ نای زاموێ لە ژێرزەمینەکە هاتووەڵە من نایەمە یەک شوێن بەس هەر هەمووتانێنمە و ژێرزەمینە ئەوە تارگەتی منە خۆافیز